21 کەس لە چەمچەماڵ تووشی کۆلێرا بوون. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی چەمچەماڵ دەڵێ پشکنینیان بۆ 42 کەس کردووە کە گومانی کۆلێرایان لەسەر بۆ دەرکەوتووە. 21 کەسیان تووشی نەخۆشیەکە بوون. هەر لە ڕاگەیەندراوەکەدا باس لەوەش کراوە کە لە ئەنجامی پشکنینی ئاوی مزگەوتەکاندا دەرکەوتووە کە ئاوی سەرجەم مزگەوتەکان شیاوی خواردنەوە نین و کلۆریان تیانە. تیمێک لە مەڵبەندی خۆپاراستنی تەندروستی چەمچەماڵ بە ئامەبەستی پشکنین بۆ ئەو ئاوەی لە مزگەوتەکان بەکاردەهێنرێت سەردانی مزگەوتەکانی خەزایی چەمچەماڵیان کردو دەڵێن نابێ ئاوی مزگەوتەکان بخۆنەوە، هیچ شیاو نین بۆ خواردنەوە چونکە کلۆریان تیانە و ڕێژەی کلۆر تیاندا سفرە. ڕۆژی 19 مانگە ئەنجامی پشکنینەکان ئەوەیان دەرخست کە بەشێک لە حاڵەتەکانی سکچوون و ڕوشانەوە نەخۆشی کۆلێرایە. بۆیە بڕیار درا ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆلێرا و پرۆتۆکۆڵی چارەسەرکردنی نەخۆشی کۆلێرا بۆ ئەو نەخۆشانە بەکار بهێنرێت کە بەهۆی سکچوون و ڕوشانەوە سەردانی نەخۆشخانەکان دەکەن. ژمارەی توشبوون بە کۆلێرا لە کەرکووکیش ڕووی لە زیادبوونەوە ڕۆژانە چەندین حاڵەتی سکچوون داخڵی نەخۆشخانە دەکرێن. دکتۆر سەباح نامیق بەرپرسی تەندروستی گشتی لە بەڕێوەبەرێتی تەندروستی کەرکووک ڕایگەیاند ڕۆژانە ژمارەی توشبوانی سکچوون ڕوشانەوە زیاد دەکات و تاوەکو ئێستاش 55 حاڵەتی قورسی سکچوون ڕوشانەوە هێنراونەتە نەخۆشخانە و لە ئەنجامی پشکنین دەرکەوتووە کە 21 حاڵەتیان تووشی کۆلێرا بوون. دکتۆر سەباح نامیق ڕاشی گەیاند کە وەک بەڕێوەبەرێتی تەندروستی کەرکووک هەموو ئامادەکاریەکیان کردووە بۆ پێشوازی لە نەخۆش و بەپێی پێویست پشکنین و چارەسەریان بۆ دەکرێت. داوای لە هەوڵاتیانیش کرد خۆیان لە ئاوی پیس و خواردنی ناتەندروست بپارێزن. کەرکووک ینی ڕێژەی توشبانی ڕۆژانە بە زکچوون و ڕەشانەوە زیاد دەکات. تا ئێستاکە ئێمە 55 حاڵەت داخلی خەستەخانە بوونە هەم بە شێوەیە کە نیشانەکانیان لەسەریان زۆر بەقوت بۆ ڕەشانەوە و زکچوون پشکنیان بۆ کراوە بۆ 55 کەسە. تا ئێستاکە 21 کەسیان کولێرە دەرچووە بە فەرمی کە پشکنینەکان لە بەغداوە هاتنە. هێمە خزمەتمان بەردەوامە بۆ خەڵکی بۆ پێشوازیکردن لە هەموو ئەو حالەتانێکەوە تووشی زکچوون و ڕوشانەوە دێن سەردانی خەستەخانەکانەکەن سەردانی بنکە تەندروستەکانەکەن. ئێمە بە پێویست پشکنیان بۆ ئەکرێت و چارەسەریان بۆ ئەکرێت. خواردن و ئاو ئێمە زۆر ئەبێ وریای ئەم دوو شتە بین چکەم سەرچاوەی بڵاوبوونەوەی پەتای کولێرە یان لە ئاوەتە یا لە خواردنەوەتە. ئەو ئەوەیە مای خۆینەوە ئەبێ سەرچاوەکەی پاک بێ ئەبێ دڵنیابین لە پاکیەکەی پاکی و خاوێنی خواردنیش ئەگەر چ لە چێشتخانە بێت چ لە ماڵ بێت ئێمە ئەبێ ئەو خواردنە ئەبێ بە پاکی و خاوێنی دروست بکرێت و بەکار بێنرێت ئەگینا پەتاکە لەوانەیە زیاتر خەڵک توش بکات و بڵاو. جێگری کونسوڵی گشتی هۆڵندا هات بۆ سلێمانی و ڕایگەیاند پێویستە گرنگی بە ئاسایشی خۆراک بدرێت. میکی کایسەر جێگری کونسوڵی گشتی هۆڵندا بۆ میدیاکان قسەی کرد و ڕایگەیاند بڵاوبوونەوەی کۆلێرا ئەوە دەرەخات کە پێویستە ئاگاداری خۆراک و سیستەمی خۆراکی خۆمان بین. پێویستە ئاسایشی خۆراک لە بەرچاو بگرین و زنجیرەی بەرهەمێنان و ئامادەکردنی خواردن چاودێری بکرێت و پرۆفشناڵانە کاری لەسەر بکرێت. بەڵێ بەداخەوە دوای کۆڤید ئەم بەکتریایی چرکە هەیە بەناوی کۆلێرا. بەڕای من ئەو شتەی کە ڕووی داوە زیاتر خزمەت بۆ فکرەیە کە ئەبێ ئێمە چیتر ئاگاداری ئەو خواردنانە بین کە دەیان خۆین و گرنگی ئاسایشی خۆراکمان بۆ دووپات دەبێتەوە کە کۆمپانیایەکی ئاواوەکۆی کە من هاتووم سەردانم کردووە کە بەم شێوازە پرۆفشناڵانە خەریکی خواردنەکانمانە بن زۆر پێویستە و من هیواداریشم کە چیتر کۆلێرا لێرە نەمێنێت و بۆ ئەمەش دەبێت ئاگاداری زنجیرە خۆراکیەکانمان بین هەر لە کێڵگەوە تا ناو قاپەکانمان. بۆیە زۆر گرنگەکە پرۆسی ئامادەکردن و بەرهەمێنانی خۆراک پرۆسێکی پرۆفشناڵانە بێت و با پرۆفشناڵی ئەنجام بدرێت. بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی کۆلێرا تەندروستی دهۆک تیمی تایبەتی پێکێناوە بۆ چاودێریکردنی دۆخی تەندروستی کەمپەکان چونکە لە کاتی بڵاوبوونەوە هەر نەخۆشیەکدا کەمپی ئاوارەکان یەکێکن لەو شوێنانەی زۆر بە خێرایی نەخۆشی تیاندا بڵاو دەبێتەوە. ئاوارەکانی شنگال لە کەمپەکان ڕێگاری خۆپارێزی دەگرنە بەر بۆ خۆپاراستن لە توشبوون بە کۆلێرا. بەڵاوبوونە ڤایرۆسی کولێرا لە هەرێما کوردستانê مەترسی لە کەمپێن ئاوارێن شنگالێ پەیدا بوویە. ڕۆژانە ئاوارەش بۆی پشکنینێ سەردانا بنکەن ساغڵەمی دەکەن.
چونکی لە دەمێ کۆرۆنا ژمارەك مەزن لە ناوە کەمپاندا بوونە قوربانی لەو ماسارە داک و جانێخۆ و خێزانەخۆ بپارێزێ پشکنینان دکە هەروسا ئەڤە کاری ئاوارێن دنەژی خدای مجبر به ایشیم گلگی ترسین و هر ایشه که هات پیسر و کامپا همو که نزینگیه که سردانا مستوصفت کن فحصیت خود چید کن هر جا که و اجبر زارو که خود پاریزن جی ایشه که بزحمتا اجبر کرونا گله چینه امش ویجی که ترسه براسي بشتي حالة كوليرا زاف من الكردستان فنترسيجي كتا أسر كامبادا بشتي مثلا إيشا كورونا لازم بخلق ما خوشوه إيشا يجيب بارزه وبالأخص خلق ما يكامبا بشتي حالات زاف من الكردستان ده هەموو کەمپێن ئاوارە و پەنابەران تیمێن تایبەت هاتنە دروستکردن ji بۆ ڕێگریکردن لێ نەخۆشە کولێرا لە هەمان دەمدا ڕۆژانە ڕێنماین تەندروستی بەڵاو دکن لێ هەتانوها هیچ حالات نهاتێت تۆمارکردن فريق توعية هيا فريق توعية يجيب ريكا خو يجد أودي خلقه نصيحتك وبالنسبة ماجي أم في المستوصف هم تشتي متوفرة فحص كوليرا حالة مشتبه بأمد هنا نفحصها تشتا علاج من متوفرين حالات الحمد لله هتا بيقى بحالة نين ما ji ber ku xîvetên awara di nêzîngî hevdûna metirsî bitir heye demê haleteka kulêra peyda bibe bi lez bêde veguhestin. Divan her du salên borî de beşek ji awarên şingal bûna qurbaniyên korona û geleka şwan ezîzên xwe ji dest dan. Niha jî petayê kulêra bûye metirsiyek cidî û awarên şingal bi xweparêzî û pabendbûn birêkarên tenduristî dixwazin xwe û ezîzên xwe biparêzin daku ji karasatên din dûr bibin. Bahar Şingalî Kurdistan 24 Kampa Asya لە بەغدا منداڵێک لەدایک بووە کە هەردوو دەستی 6 پەنجە و هەردوو قاچیشی 6 پەنجەیان پێوەیە ئەمەش حاڵەتێکی دەگمەنە چونکە شتیوا زۆر بە دەگمەنەکە هەردوو دەست هەردوو قاچ پێکەوە و لە هەمان شوێندا پەنجەی زیادیان لێ دەربێت منداڵەکە لە نەخۆشخانەی فاتیمە زەهرا لەدایک بووە دکتۆر نەخم داود و دکتۆرەیە کە سەرپەرشتی لەدایکبوونی منداڵەکەی کردووەتی منداڵەکە بسروشتی لەدایک بوو تەندروستی جێگیرە سەبارەت بەوەی کە کەی هەستیان بەم حاڵەتە کردووە دکتۆر نەخم وتی کە پێشتر لە سۆنەردا هەستمان پێ نەکردووە تا لەدایک بووە وتیشی کە هۆکاری ئەم حاڵەتەش دیاریکراونیە و دەشێت پەیوەندی بە جیاوازی جیناتی منداڵەکەەوە هەبێت بە پێی جۆری پەنجە زیادەکە و شوێنەکەی چارەسەریەکانیش دەکرێت بگۆڕێن ئەگەر منداڵێک بە پەنجەیەکی زیادە و لەدایک بێت کە ئێسکی تیانە دکتۆرەکە کرێت بە پەتێک پەنجەکە بە توندی ببەستێت و ڕێ لە ڕۆشتنی خوێن بگرێت دوای ماوەیەک پەنجەکە خۆی وشک دەبێت و دەکەوێت بەڵام هەندێک حاڵەتی دیکە هەیە کە یان پێویستی بە نەشتەرگەریە یان چارەی نییە وەک پەنجە گەورەی زیادە یان پەنجەی ناوەڕاستی زیادە ئەمان دەکرێت چارەیان نەبێت توێژینەوەیەکی نوێ دەری خستووە ئەو مناڵانەی کێشی لەشیان زۆرە ئەگەری خەڵەفانیان لە پیریدا زیاترە لە توێژینەوەیکی نوێدا کە لەسەر 1200 کەس کراوە بۆ ماوەی 30 ساڵ گەشتونەتەوە ئەنجامەی پەیوەندێکی بەهێزەیە لە نێوان کێشی لەشی منداڵان و خەڵەفاویدا ئەو کەسانی کە لە منداڵیدا بەدەست قەڵەویە و دەناڵێنن کە گەورە بوون کێشەی بیرتیژیان بۆ دروست دەبێت لە گەڵیدا کۆمەڵی کێشەی دڵ و جەستەشیان دەکرێت بۆ دروست بێت توێژەران ئاماژە دەدەن بەوەی کە پێویستە منداڵان جوڵەی جەستەیان زیاتر بکرێت بە تایبەت ئەو منداڵانەی کە کێشیان زۆرە بۆ ئەوەی لە گەورەبووندا کەمترین کێشەیان بۆ دروست ببێت بۆ نمونە دراوسێکتان هەیە و ناوێری بجوڵیتەوە لای هەموو گەڕک باس دەکات یان مدیرێکی ئەسک قورس هەیە و هەموو ڕۆژەیە گرێت پێێتەوە ببێهۆ لەوانەیە ئەوات زانی بێ ئەم شتانە هەرو دەقەیە جەوتەگرن و تاوە بەڵام وانە لێکۆڵینەوەی کەڵێت ئەم خەم و خەفەت و سترێسانە سیستەمی بەرگری جەستە لاوازەکەن واتە هەر بەگەنجی پیرتەکەن ئێریک کلۆپاک کە یەکێکە لە لێکۆڵەرەوان دەڵێت پیربوون و لاوازبوونی سیستەمی بەرگری جەستە ڕێخۆش دەکات بۆ شێرپەنجە کێشەکانی دڵ و ئەو نەخۆشیانی دیکە کە دەبێت بە پیری تووشیان بی نەک بەگەنجی ئەو کەسانەی سترێس و دڵەڕاوکیە و خەم و خەفەت لە ژیانیاندا زیاترە کاتێک سەیری بەرگری جەستەیانەکەی تەبینی کە ئەو خانانەی شەڕی نەخۆشیەکان دەکەن لە جەستەیاندا کەمترە و ئەم خانانش کە هەن پیان نەما و ناتوان ئیشێکی وا بکەن کۆندامی بەرگری جەستە کاتێک لاواز دەبێت کە خانە شەڕکەرەکان واتە و خانانەی کە کاریان لە نێوبردن و کوشتنی ڤایرۆس و شێرپەنجە و خانە پیرەکانە کەم دەبنەوە
کەم خانە شەڕکەرانە سست و لاواز دەبن و ژمارەیان کەم دەکات خانەی پیر و پەکەوتە و ڤایرۆس و خانە شێرپەنجەیەکان لە جەستەدا کۆ دەبنەوە و گەلێک کێشەی وەک گیرانی بۆریەکانی خوێن و لاوازبوونی ئێسک و هەوکردن و چەندین نەخۆشی دیکە دەردەکەون. ئەمەی پێشکەشم کردن هەواڵە تەندروستیەکانی ئەمڕۆ بوو دەگەڕێمەوە بۆ ستودیۆکانمان لە هەولێر بۆ درێژی هەواڵەکە.